Madam Speaker, the President of the United States. ڕێوڕسمەکە بە شێوەیەکی شکۆدارانە بەڕێوەچوو، بەڵام بەهۆی پەتاکەوە وتارەکەی سەرۆک جۆ بایدن بۆ دانیشتنیەکی هاوبەشی کۆنگرس تەنها 200 کەس ئامادەی بوو لە بری وەک نەریتێک 1600 کەس. پەیامی سەرۆک بۆ هاوڵاتیانی ئەمریکایی ئەوەی لەخۆ دەگرت دەتوانرێت دیموکراسی و حکومەت دەستەبەر بکرێت. ئێمە دەستمان بە هەڵمەتی کوتان لە وڵاتدا کردووە. ئێمە وا بە سەدان هەزار کار دەخڵقێنین و ئێمە ئەنجامی ڕاستەقینە بەدەستدێنین ئەوانەی هاوڵاتیان لە ژیانی خۆیاندا دەیبینن و هەستی پێ دەکەن. هەروەها دەرگاکانی دەرفەتەکان ئاوەڵا دەکەین کە یەکسانی و دادوەری و مسۆگەر دەکەن. سەرۆک بایدن پلانی خۆی بە ناوی پلانی خانەوادەکانی ئەمریکایی بە بڕی 1.8 تریلیۆن دۆلار پێشکەش کرد بۆ فراوانکردنی پەروەردە و فێرکاری و خزمەتگوزاری منداڵان، ئەوەی کە بوجەکەی بەشێکی لە ڕێگەی سەپاندنی باج بەسەر ئەمریکایە دەوڵەمەندەکاندا دابین دەکرێت، ئەوەش سەرباری بڕی 2.3 تریلیۆن دۆلار بۆ پاکیجی ژێرخانی ئابووری ئەوەی لە مانگی ئازاردا ڕایگەیاند. پلانی کاری ئەمریکیەکان پرۆگرامێکە بۆ بنیادنانی ئەمریکا. سەرۆک بایدن یەکەم وتاری خۆی درەنگتر لە زۆرێک لە سەرۆکەکان پێشکەش کرد، نەک هەر تەنها بەهۆی ئەوەی ویستی هەڵمەتی گەورەی کوتان لە وڵاتدا بکاتە سەرتۆپی بایەخی، بەڵکو بەهۆی نیگەرانیەکانی پەیوەست بە ئاسایش. تەنها 4 مانگ لەمەوبەر لە ئەنگرانی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەو کاتە هروژمیان کردنێ و کۆنگرسەوە بۆ هەوڵدانیان لە پێناو هەڵوەشاندنەوەی سەرکەوتنەکەی جۆ بایدن. لە جەنگی نێوخۆوە ئەوە دژوارترین هێرش بوو بۆ سەر دیموکراسیمان. ئێستا سەرۆک بایدن کارنامەی خۆی پێشکەش بە هەموو ئەمریکایەکان دەکات، لە نێویاندا بۆ لایەنگرانی ترەمپ. جۆ بایدن بانگەشەی خۆی بۆ یاسای چەق سەر لە نوێدووپات کردەوە. هەروەها لە سەروبەندی زیادبوونێک لە ژماری کۆچبەران لەسەر سنوور، سەرۆک بایدن داوای لە کۆنگرس کرد پرۆژە یاساکەی تایبەت بە کۆچبەری تێپەڕێنن. سەبارەت بە سیاسەتی دەرەوە، سەرۆک بایدن تشکی خستە سەر کشانەوەی هێز لە ئەفغانستان، لەسەر هەڕەشەی ئەتۆمی کۆریای باکوور و ئێران، هەروەها لەسەر ڕێگریکردن لە دەستدرێژەکانی رووسیا. هاوکات سەرۆک بایدن ئاگاهیدا لەوەی سەرۆکی چینی شی جینپینگ ئەو پەری بەڕاستێتی سەبارەت بەوەی کە چین بکاتە دەوڵەتێکی هەرە گرنگ لە جیهاندا. هەروەها سەرۆک بایدن گوتیشی ئەو نەیارانە گرە و لەسەر خوڵقاندنی جەمسەرگەری لە نێو کۆمەڵگەی ئەمریکاییدا دەکەن. ئەوان دەڕواننە وێنەکانی ئاژاوەگەران، ئەوانەی پەلەماری باڵەخانەی کۆنگرێسیاندا وەک بەڵگەی ئەوەی کە خۆری دیموکراسی ئەمریکایی بەرەو ئاوابوون دەچێت، بەڵام ئەوان هەڵەن. خانمی یەکەم جیل بایدن میوانانی بانگشتی ڕێوڕسمەکە نەکرد هەتا سەنگ بخاتە سەر کارنامەی سەرۆک، ئەوەی وەک نەریتێک پەیڕەوی دەکرێت. لە بری ئەوە خانمی یەکەم بە ئۆنلاین میوانداری میوانانی کرد، لە نێویاندا خانمێکی پەرستیاری کۆچبەر و داکۆکی کارێک لە کۆنتڕۆڵکردنی چەک و هەروەها کچێکی نەوجەوانی ڕەگەز گۆڕاو. تیم سکات تەنها سەنەتۆری کۆماری ڕەشپێز بوو وتاری بەرپەرزدانەوەی پارتەکەی پێشکەش کرد و لە ئاستی هەوڵەکانی سەرۆک بایدنی بۆ پەتاکە کەم کردەوە. لە سای هەڵمەتی ڕاپسپید و هەروها بەڕێوەبەرایەتی ترەمپدا وڵاتەکەمان پڕە لە ڤاکسینە سەلامەت و کاریگەرەکان. بۆ یەکەم جارە 2 خانم دەوری سەرۆکێکی ئەمریکایی بدەن لە میانەی وتارەکەی بۆ کۆنگرس، ئەوانیش کاملا هاریسی جێگیری سەرۆک و نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بوون کە لە ڕیزبەندی دووهەم و سێهەمی دەسەڵاتدان، ئەوەی ئاماژەیەکی مێژوویی لە سیاسەتی ئەمریکادا لەخۆ دەگرێت.